بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دروستکردنی ناوچەی ئارام لە سووریا دێتەوە بەرباس لە ئێستاداریەکە لە ئەمریکا و تورکیا لەو بارەیەوە گفتوگۆ دەکەن هەرچی کوردەکانی سووریاشە مەردیان بۆ دروستکردنی و ناوچە ئارامە هەیە بەگومان دەرێک لە بەڕێزان هۆزان ئەفرینی نوێنەری هاوپەیمانی نیشتیمانی دموکراتی سووری لە هەرێم هەروە عومەر عەلی شرۆڤکاری سیاسی تاوتوێ ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کوردەکانی سووریا بۆ پاراستنیان لە هێرشەکانی تورکیا داوای ناوچەی ئارام دەکەن. تورکیاش دەیەوێت خۆی ناوچەی ئارامەکە دروست بکات. دوای ئەوەی یەکشەمەی ڕابردوو دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە تویتێکدا ڕایگەیاند لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوچەیەکی ئارام دروست دەکەن. جارێکی تر پرسی ناوچەی ئارام بوو بە سەرباسی ڕووداوەکانی سووریا و مانشێتی ڕۆژنامە جیهانیەکان. دوای تویتەکەی ترامپ ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا ئاشکرای کرد دروستکردنی ناوچەیەکی ئارام داواکارێکی لە مێژینەی تورکیایە و خودی ئەردۆغان لە سەردەمی باراک ئۆباماوە جەختی لێ دەکاتەوە. سەرۆکۆماری تورکیا وتیشی لە نێو سووریادا بە درێژایی سنوور و بە قوڵایی 30 کیلۆمەتر ناوچەیەکی ئارام دروست دەکەن و تورکیا سەرپەرشتی ناوچەکە دەکات. Suriye'de Türkiye sınırı boyunca bizim tarafımızdan oluşturulacak güvenli bölge dahil hatırlayın ئەم لێدوانەی ئەردۆغان کاردانەوەی فراوانی بە دوای خۆی داهێنا و لە یەکەمین کاردانەوەشدا ئاڵدار خەلیل وتەبێژی تەفدەم سەرسوڕمانی خۆی لە وتەکانی سەرۆکۆماری تورکیا نیشاندا و ڕایگەیاند ناکرێت ناوچەی ئارام لەلایەن ئەو لایەنەوە سەرپەرشتی بکرێت کە هەڕەشەی هێرشکردنە سەر باکووری سووریا دەکات و بە هەموو شێوەیەک دروستکردنی ناوچەی ئارام لەژێر سەرپەرشتی تورکیا ڕەت دەکەنەوە و دەبێت هێزە نێودەوڵەتیەکان چاودێری ناوچەکە بکەن. هاوکات هێزەکانی سووریای دیموکرات لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆ کردووە لە سەرەتای شۆڕشی سووریاوە بە هاوکاری و هاوشانی هاوپەیمانی نێودەوڵەتی جەنگیان دژی تیرۆر کردووە و سەرکەوتنی بەرچاویشان بەدەستێناوە. لە ئێستاشدا دەیانەوێت باکووری سووریا ببێت بە ناوچەی حەسانەوەی سەرجەم پێک هاتەکان و هەرگیز نابنە هەڕەشە لەسەر هیچ وڵاتێکی دراوسێ بە تایبەت تورکیا. هیواداریشن لەگەڵ ئەنقەرە بتوانن بگەنە گفتوگۆ و تێگەیشتنێکی هاوبەش لە پێناو بەدەستێنانی ئاشتی و ئاسایشی ناوچە سنووریەکان. لە بەیاننامەکەدا هەسەدە وتوویەتی بۆ دروستکردنی ناوچەی ئارام لە باکووری سووریا کە گرنتی پاراستنی هەموو پێکهاتەکانی ناوچەکە بکات و لە مەترسی کۆمەڵکوژی و قەڵاچۆکردن بیان پارێزێت هەموو هاوکارێکی پێویست پێشکەش دەکەن بەڵام دەبێت گرنتێکی نێودەوڵەتی بێت و ڕێگری لە دەستێوەردانی دەرەکیش بکات. لەلایەکی ترەوە سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند بە بۆچوونی مۆسکۆ باشترین چارەسەر بۆ دۆخی خۆرهەڵاتی فڕاتەوەیە بخرێتەوە ژێردەسەڵاتی حکوومەتی دیمەشق. هەروەها بە ئامانجی ڕێکەوتن لەسەر چۆنێتی ژیان لەناو یەک دەوڵەتدا پێشوازی لە پەیوەندەکانی نێوان نوێنەرانی کورد و دەسەڵاتدارانی سووریا بەبێ دەستێوەردانی دەرەکی دەکەن. لاڤرۆڤ جەختی لەوە کردەوە لە کاتی سەردانەکی سەرۆکۆماری تورکیا بۆ رووسیا ناوچەی ئارام تەوەرێکی سەرەکی گفتوگۆکانی نێوان ئەردۆغان و پوتین دەبێت. هەرچی حکوومەتی سووریایە دروستکردنی ناوچەی ئارام لەلایەن تورکیاوە لە باکووری وڵاتەکەی بەدەست درێژی بۆ سەر سووریا و پشتیوانیکردن لە تیرۆرستان وەسف دەکات. لەو بارەیەوە سەرچاوەیەک لە وەزارەتی دەرەوەی سووریا بە ئاژانسی فەرمی سووریای ڕاگەیاندووە بەتوندی قسەکانی سەرۆکۆماری تورکیا بە دروستکردنی ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا ڕەت دەکەنەوە و ئەردۆغان بە ڕۆژی ڕووناک دەیەوێت خاکی سووریا داگیر بکات. سوپای نیشتیمانی سووریای سەر بە ئۆپۆزیسیۆن پێشوازی لە دروستکردنی ناوچەی ئارام لەژێر سەرپەرشتی تورکیا دەکات و وتەبێژێک بە ناوی ئەو سوپایەوە ڕایگەیاند بە شێوەیەکی ئەرێنیانە سەیری ڕێکەوتنی واشنگتۆن و ئەنقەرە بۆ دروستکردنی ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا دەکەن. جێی ئاماژەیە ناوچەی دژەفرین تەنها ڕێگری لە هێرشی ئاسمانی دەکات بەڵام ناوچەی ئارام هەموو پێکدادانێکی سەربازی ئاسمانی و زەمینی ڕادەگرێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاومەرگەر لە بەڕێستان و دەست پێ بکەین. سەرەتا پێناسەیەکی ناوچەی ئارام بکەین. ناوچەی ئارام چیەوە؟ ئایا جیاوازیە لە نێوان ناوچەی ئارام و دژەفرین؟ سەرەتا سوپاسی بەڕێستان و بینەرانی خۆشەویست دەکەین.
ئەگەر سەرنج بدەین مەسەلەی ناوچەی ئارام ئەو ناوچانە ئەگرێتەوە کە هێزە ناکۆکەکان تایە ڕێک ئەکەون لەسەری کە ناوچەیەکی ئارام بێ واکتا پێکدادانی چەکداریتیانە بێ و خەڵکی مەدەنی تایدا پارێزراو بن بۆ بە تایبەتی ئەمانە ئەو ناوچە شەڕانە ئەگرێتەوە کە لە نێوان چەندان هێزی ناکۆکە ڕووەدا یعنی ئێمە ئەگەر لە مێژووە سەیری بکەین ئەم ناوچانە کە بەهۆی شەڕ و کوشتاری هێزە ناکۆکەکانەوە خەڵکی مەدەنی زۆر بۆتە قوربانیتیایە نمونەمان زۆرە ئێستا گەر سەیری بۆستنە و هەرسک بکەین کە بەهۆی ئەو ڕووداوە خوێنانەی ئەو ساڵانە کە ڕوویدا ئەبینین کە چەندان هەزار خەڵکی مەدەنی بوونە قوربانی هەروەها لە ڕوەندا هەروەها لە سریلانکا ئەم ناوچانە کە من ناوچەی ئارامیان بۆ دروستکرا بۆ پاراستنی خەڵکی مەدەنی نمونەیەکن کە ئێمە ئەتوانین سەیری بکەین هەروە دواترینیشیان کە ناوچەی دژەفڕین کە لە ئەو کاتەی باکووری عێراقدا دروستکرا بۆ پاراستنی خەڵکی کوردستان و دوای ئەوەی کۆڕەوە ملیۆنیەکەی خەڵکی کوردستان ڕوویداوە لە ئەنجامی ئەمەوە نەتەوە یەکگرتوەکان هاتە سەرخاد وە بێ بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش ئەم ناوچەیە دانرا کە ناوچەیەکی ئارام بێ و ئیتر کوردەکان پارێزراو بن لە هەرێمی کوردستان و ڕژێمی عێراق بۆی نەبی هێرش بکاتە سەر ئەم ناوچانە ئەگەر سیر بکەین لە نێوانی هەموو ئەو حاڵەتانەی کە ڕووی داوە ناوچەی دژەفڕین کە بۆ کوردەکانی عێراق دانرا و بۆ هەرێمی کوردستان دانرا کە بە دەستەواژەی ئێستا کە پێڵین هەرێمی کوردستان سەرکەوتوترینی ئەو ڕووداوانە بووە و سەرکەوتوترینی ئەو ناوچە ئارامانە بووە چکە ئێمە بینین کە بە درێژایی ئەو چەند ساڵەی ڕابردوو هەتاکو ساڵی 2023 کە ڕژەمە ڕوخێ ناوچەیەکی ئارام بووە و پارێزراو بووە و نەتەوەیە گردەکان بەس جیاوازی چییە بۆ من لێمان ناوچەی دژەفڕین ئەوەی کێمە لەگەڵ ناوچەی ئارامە چووکەویمە دەبینین کە لە 96 سوپای بەعز دێتەوە کوردستان مەسەلەن بۆ یەکلاکردنەوەی من بلا ناوخۆکان جیاوازی لە نێوان ناوچەی دژەفڕین و ناوچەی ئارامە ئەگەر ئێمە سەرنج بدەین ناوچەی ئارام ئەو ناوچانەی کە دروست دەکرێت بەشێکی بریتە لەوەی کە نابێ ئەو هێزە بەشەڕ هاتوانە هێزی ئاسمانی تیا بەکاربێنن ئێمە بۆ نمونە بینیمان کە فڕۆکەکانی عێراق هێڵێکیان بۆ دیاری کردبوو لەسەر ئەو هێڵەوە نەیەتوانی هێرش بکەنە سەر ئەو ناوچانەی کە پیان ئەوت باکووری عێراق یان کوردستان کە ئێمە ئەمان بینی بە هیچ جۆرە فڕۆکەکانی ڕژەم بۆی نەبچکە بە بەردەوام فڕۆکەکانی سەر بە هاوپەیمانان ئەم ناوچیان ئەپاراز و هەروەها لەلایەن سوپای ئاشتی پارێزی نێودەوڵەتیەوە چاودێریە کرا و لەلایەنی ئەنجومەنی ئاسایشەوە بە بەردەوامی ئەم ناوچەیە چاودێری ئەکرا بۆ ئەوەی ڕژێم نەتوانێت بە هیچ جۆرێک هیچ جۆرە خروقاتێکی سەربازی چ لە ڕووی زەمینیەوە چ لە ڕووی ئاسمانیەوە بکات لەبەرەوە ئەبێ هەردووکی زەمانەت بکرێت چکە تۆ گەر تەنها چاودێری ئاسمانی بکەی و چاودێری زەمینی نەکەی بە تایبەتی ئەو شەڕانی کە ئێستا لە ئاران و ئەو ناوچە ئارامانی کە پێشنیارەکرێ زۆرتر پێکدادانەکان لە ڕووی زەمینیەوەیە و هێزە سەربازیەکان و هێزە چەکدارەکان و میلیشیاکانی سەر ئەرزی واقع بەشداری ئەو پێکدادانەکەن لەبەرەوە ئەوەی کە ئێستا پێم وایە کە پێشنیارەکرێ بۆ سووریا کە هەیە هەردووکی بێ هەم لە ڕووی زەمینیەوە هەم لە ڕووی ئاسمانیەوە بەڵێ سوپاس دەکەم کاک هۆزان جەنابیشت بەخێر بێی ئێستا دووبارە پرسی دروستکردنی ناوچەیەکی ئارام لە سووریا لە باکووری سووریا خۆ بڵێنە ڕۆژاوی کوردستان باسی لێوە دەکرێت ئەو ناوچە ئارامە کامەیەوە کوێ دەگرێتەوە ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت زۆر سپاس سەبارەت بە ناوچەی ئارام ئەمریکا و فرانسا و بریتانیا و میلەتی کورد باسی شێوایەک لە شێوەکانی ناوچەی ئارام دەکەن لە بەرامبەردا تورکیا بە هەمان شێوە بەڵام ئەوش بوو خۆی باسی ناوچەیەکی ئارام دەکات لێرە ئەو ناوچەی ئارامی کە ئێمە بنیازمانە و ئەمریکا و بریتانیا و فرانسا ئەوەیە کە ئەو ناوچە کوردنشینەکان تەواوی لە کۆبانێ بوو دێرەک قامشلۆ ئەو ناوچانە هەموو ئەمانە ئەبێ لەژێر چاودێری وڵاتانی هەوپەیمانان بێت وەکو چۆن لە هەریمی کوردستان باشووری کوردستان مامۆستاش باسی کرد بەو شێواییە بەڵام لێرە شتێک هەیە ئەمریکا تا ئێستا وەکو بڕیار نەدراوە تەنها سەرۆکی ئەمریکا لە تویتری خۆی چەند نووسینێک بەڵاوی کردووە ئێستا
بە زۆربەی ئیشەکانی ئەمریکا لە ڕێگەی تویتری ترامپەوە کار سەر دەکرێت ئەوە نەزانم ئەوەشی یەکەم جارە کە سەرۆکی ئەمریکا بەو شێوەی یعنی وەکو شتێکی دیارە کە ترامپ بە زۆرینە شت خستە و دەستی خۆی یانێ وەکو کە باس کرا کە ترامپ تەنها وەکو بازرگانێکیە دیارە ئەوە نییە دیارە زۆر شت خستە ژێر کۆنترۆلی خۆی بۆیە من پێم وایە فەرەنسا زۆر هیوای خۆی بوو ناوچەی ئارام زۆرە و وەک چۆن لە باشووری کوردستان فەرەنسا ڕۆلی هەبوو هەوڵیدا ئێستا لە ڕۆژاوای کوردستان بە هەمان شێوە فەرەنسا ڕۆلی گەورەیە و پێ چیە فەرەنسا بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان ئێستا چۆن ڕۆڵەکەی چییە فەرەنسا وەکو هێزی ئەوەندا هەیە کە بتوانێت ڕۆڵی هەبێت فەرەنسا بتوێنێتەوە ئێمە فەرەنسا وڵاتێکی گەورەیە وڵاتێکی هەم ینی نەکو تەنها وەکو کە ناتۆ بێ لە جڤاتی ناودەوڵەتی ئەوەی هەیە ینی ڤیتۆی هەیە ئەمە یەک ئەوەی دووهەم فەرەنسا کاتی خۆ لە سووریا بوو سووریا عیدی فەرەنسا بوو لەلایەن فەرەنساوە داگیر کرا بوو بتوێنێتەوە تا 46 فەرەنسا لە سووریا بوو بۆیە ئێستا ئەمریکا پێویستی بە فەرەنسا هەیە بۆ شەرعیەتکردنی ئەو هەنگاوانەی کە ئێوێ بیکە بوو کورد بۆیە یعنی فەرەنسا خاوەنی ڕۆڵێکی گەورەیە و پەرلەمانی فەرەنسی دوونی بڕیاریدا بۆ ئەوەی کە هەموو پەرلەمانتەران بەشداری ئەوە بن کە داوەتنامەیەک بۆ سەرۆکی فەرەنسا بۆ ئەوەی کە لە ئومم متحیدە و لە کۆمەلگای نێودەوڵەتی هەوڵ بدەن ناوچەیەکی ئارام و دوور لە ئێرشکردنی تورکیا زۆر باشە بێستا بە دیاریکراوی کورد وەکو خۆی لە ڕۆژاوا ینی پێشتریش خۆی ئەم داواکاری هەیە بۆ خۆی داوایکردنی ناوچەیەکی ئارام یعنی ئەو ناوچە ئارامی کە کورد لە ڕۆژاوا دەیەوێت جیاوازی چیە لەگەڵ ئەو ناوچە ئارامی کە تورکیا باسی دەکات تا ئەوەی ترامپ باسی دەکات ئێستا ناوچەی ئارام کە ئێمە بەحسەکەن ئەبێ وەکو هەریمی کوردستان بێت وەکو هەریمی کوردستان بێت بەس ناوچەی ئارامی کە تورکیا باس دەکرێت ئێوە وەکو عەفرین داگیر بکەیت و چەتەکانی سووریا بێنێ لەوێ نەشتەجێ بکات و بە ئەڕەزی خۆیان خەڵک بیکوژن شتی خەڵک بیبن ئێهانەی خەڵک بکەن تاڵانکردن بکەن ئەم شتانە هەموو بکەن یانێ بۆ نمونە لە عەفرین ئێوە شەکەدارن لە عەفرین ئەم ساڵ بە ملیۆنەها دۆلار زەیتی عەفرین دژیان بردیان بۆ ئەسپانیا بردیان بناوی بوو نمونە ئەمڕۆ نووسینێک ببینیت بەرەکات ئەلغۆتا پیاوەکی خەڵکی غۆتایە هاتە لە عەفرین بە زەیتی عەفرین چوتە ئەسپانیا بازرگانی دکات یعنی ئەمە خۆی ئێوێ بنیاجی تورکیا ناوچەی قامیشلو و کۆبانێ و ئەمەە بە هەمان شێوە وەکو عەفرین بکات کەواتە کوردەکان ئێستاوی کە کورد لە سووریا دەوێت ناوچەیەکی ئارام هەبێ بەڵام لەژێر سەرپەرشتی وڵاتانی پەیمانانی نێودەوڵەتی بێت بەڵێ ینی بەڵام خۆی تا ئێستا دیار نییە مەسەلاوی ترامپیش کردوێتی دیار نییە باسی لەوە نەکردووە کە ئێستش خۆ ئەمریکا باز لەوەکە ئەوەی ئەمریکا داوای کردووە نەوتیتی ناوچەیەکی ئارام نازانرێ کێ سەرپەرشتی دەکات یعنی خۆ ترامپ باسیەوەی نەکردووە کێ سەرپەرشتی دەکات ڕاستەکێ ئەمە ترامپ تەنها وەکو بۆچوونک پێشکەش کرد بۆچوونک بۆچی ئەڵێ ئەبێ ئێمە کورد بپارێزن کوردی سووریا بپارێزن لەبەرەوەی کوردی سووریا هاوکاری ئەمەی کردووە و ئەندامانی پەرلەمانی فەرەنسا بە هەمان شێوە بە زۆرینەی لایەنە سیاسیەکان پێیان وایە کوردەکانی ڕۆژاوا کوردستانی سووریا کە هەوڵی ئەوا داون لەگەڵ هەوپەیمانان هەوکاریان کردووە بوو لە ناوبردنی تەرۆر لە سووریا و باکووری سووریا و خاوەنی ڕۆڵێکی ئاکتیڤ بوونە بۆیە ئەمان پێیان وایە پارێزنی کورد و هێزەکانی کوردی ئەو کاتە پارێزنی بەرژەوەندی خۆیانن لەبەر ئەوەی ئەمڕۆ تەرۆر لە دژی هەموو لایەنەکە لە دژی هەموو وڵاتەکە لە دژی هەموو میلەتەکە بۆیە پێم وایە فەرەنسا و برێتانیا و ئەمریکا ئێوە جەدی بن لە دروستکردنی ناوچەی ئارام کە کورد خۆی بپارێزە و جگەلەوە قەدەغەی فرینی فروکەکان
لەسەر ئەو ناوچانە ئەوێ بکرێتەوە وە قانونەکە یاسایەکە یعنی ئەو ناوچای ئارام بەبێ پارێستنی جەوی بەبێ پارێستنی ئاسمانی نابێت ئەمە ڕاستیکە سپاس دەکەم ئێکاو مەرگە بگەڕم لای بەرز سەبارەت بەوەی کە جیاوازی هەیە لەو مەسەلەن ئەو ناوچە ئارامی کە ترامپ باسی کرد لەگەڵەوەش کە تورکیا باسی دەکات پێ دوایە دوجار چ ناوچەیەکی ئارام بڵین لە باکووری سووریا لە ڕۆژاوی کوردستان دروست دەکرێت بەڵێ ئەگەر ئێمە سەرنج بدەین لە دوای ئەو تویتەی کە ترامپ نووسی و کە بڕیارێکی کتوپڕ بوو هەم بۆ هێزەکانی پێدا و هەم بۆ دەوڵەتەکانی ناوچەکە و هەم تەنانەت بۆ بەشێک لە ئیدارەی کۆماریەکانش لە ئەمریکا کە بڕیاری پاشەکشەی لە سووریادا و لە ئەنجامی ئەو بڕیاری کە دای چونکە بۆشاییەکی سیاسی و سەربازی لە ناوچەکەیە دروستە بوو و ئەو بۆشاییە هیچ شتێک نەبوو وەڵامی ئەم پرسیارە باتەوە کە چێ ئەم بۆشاییە پڕەکاتەوە لەبەرەوە ترامپ ئەبینین وردە وردە پاشەکشە لەم بڕیاری خۆی ئەکا و ئەم بڕیارەی ناوچەی دژە ئارامەش بە دوای ئەوەیە دێ چونکە ئەگەر بێت و ئەم ناوچەیە چۆڵ بکە ینی لەیان زۆر لە ڕۆژنامەنووسانی ئەمریکاوە لە سیاست مەدارانەوە ئێمە بینیمان شش بەرپرسی گەورەی ئیداری حکوومەتەکەی ترامپ یعنی وازیان لە کار هێنا و دەست لە کارکێشانەوەیان ڕاگەیان لە ئەنجامی ئەو بڕیارە کتوپڕ و ناستراتیژی و ناواقعیەی کە ترامپ ئەیدا لەو کاتەیە چونکە بۆ ئەمە زۆر پرسیاری وروژان ینی ئایا داعش جارێکی تر ناگەڕێتەوە ئەم ناوچانە ئایا ڕێگە بە تورکیادا بێ ئەم ناوچانە داگیر بکە وایە ئەو کوردانەی کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە 2014 و پشتیوانی لە هێزەکانی هاوپەیمانانەکەن بۆ دژایەتی داعش ئێستا چۆن وا بە ئاسانی پشتیان بەرەدا و ئەیانداتە دەست هێرشی سوپای تورکیا یعنی چەندان پرسیار لەسەر ئەم بڕیارە دروست بوو پێم وایە ترامپ جارێکی تر ئەوێ بگەڕێتەوە و جارێکی تر ئەوێ وەڵامی بەشێک لەو پرسیارانە باتەوە کە ئێمە نامانەوێت ناوچەکە چۆڵ بکەین و ئێمە ئەمانەوێت ڕێخستنێکی تازە و نوێ لە ناوچەکەیان دروست بکەینەوە ئەو ڕێخستنە تازەیە کە بڕیاری لێ ئەدا چیە ناوچەی دژەفڕینە و یان ناوچەی ئارامە کە دروستی بکە بەڵام بەسرە تورکیا ئەمە داواکاری ئێمەیە ینی ئایا پێ دوایە ینی ئێستا داواکارەکەی تورکیا جێبەجێ دەکرێت کێشەیە لەسەرەوەی کێکێ سەرپەرشیە و ناوچە ئارامە بکایە تورکیایە وڵاتانی یاوپەیمانن چۆنە؟ بەڵێ ئەگەر سەرنج بدەین من پێم وایە هاوشێوەی ئەو ناوچە دژەفڕین و ئارامەی کە لە هەرێمی کوردستان دروستکرا پێم وایە سووریا ئێشتا گەیشتووەتە قۆناغێک لەو قۆناغانە بەڵام پێویستی بە چەند هەنگاوێکی تر هەیە و پێویستی بە لێکتێگەشتنێکی تر هەیە ئێمە ئەبینین لەو چەند لەو بە درێژای ئەو ساڵانی کە ناوچەی ئارام لە هەرێمی کوردستان دروست دەکرێت لە کوردستان دروست دەکرێت لە عێراقا ئەمە هەنگاوێکە بۆ گۆڕینی ڕژێمی عێراق لە دواییە بۆ چونکە بۆەوەی ئەم ناوچە بمێنێتەوە ئەم ناوچەی تەبان کە تۆ لە کوردستان بۆ ناوچەی ئارام ناوچەی ئۆپۆزیسیۆن ناوچەی هاوپەیمانان بە بڕوای من هاوشێوەی ئەم ناوچەیە ئێستا ئەمریکا بیر لەوە کاتەوە چونکە ئێستا لە کۆبوونەوەکانی جنێفا باز لە چیەکرێ باز لە دانانی دەستورێکی نوێ بۆ سووریا کرێ و باز لەوە کرێ کە ئەم ڕژێمە بەم شێوەیە نەمێنێتەوە ئاڵوگۆڕ لە شێوازی سیاسی ئەم ڕژێمەیە بکرێتەوە بە جۆرێکی تر دابڕژێتەوە و لەمەوە ئەم ناوچە ئارامە کە دروست دەکرێت بکرێتە ناوچەیەکی ئۆپۆزیسیۆنی سووریا آخر بەس کورد یاخۆت هەموو ئۆپۆزیسیۆنی سووریا ئەمە جارێکی تر هەموو ئۆپۆزیسیۆنی سووریا تەمان ئەو باڵە ئۆپۆزیسیۆنەی بۆ نمونە کە هاوپەیمانەکان و ئەمریکا پشتیوانی لێەکەن و بجاکردنەوەی لە باڵە تونڕەوەکە و ئەو باڵە میانڕەوەی کە ئایانەوێ بمێنێتەوە بۆ ئایندە لەبەرەوە ئێستا ئایانەوەی لێکتێگەشتنێکی تر هەبێ بە بڕوای من ئەمریکا لەوانەیە هەوڵ بدا جۆرێک لێک نزیک بوونەوە لە نێوان پێدە و تورکیاشا دروست بکاتەوە بۆ ئەوەی بگەشتنە لێکتێگەشتنێک کە بۆ ئایندەی سووریا چیانەوێ بۆی هەم ناوچەکە چۆڵ نەکرێ بۆ سووریا نەدرێتە دە ئەفو تورکیا چونکە تورکیا ئێستا ئەمریکا بەڵێ کۆمەڵی بەرژەوەندی لەگەڵ تورکیا هەیە و ئەوێ ئەم ناوچەیە پارێزراو بێ و لەبەرەوە لە هەمان کاتا کۆمەڵێک دەوڵەتی لەم ناوچەیە ڕازینین بەوەی ئێستا باکووری ڕۆژهەڵاتی سووریا بدرێتە دەستی تورکیا لەبەرەوە ئێستا ئەبینین کە ڕاستە تورکەکان ئەمە پێش 6 ساڵ لەمە و پێش ئەوان داوای ناوچەی ئارامەکەن و پێشتریش هەتا ئەمریکەکان و فەڕەنسیەکان و بەریتانیەکان بەشێک لە چارەسەرەکانیان بۆ کێشەی سووریا و ئەو توندوتیژیانەی کە هەیە و پاراستنی خەڵکی مەدەنی لەو هێرشانە
ئەوەیە کە ناوچەیەکی ئارام دروست بکرێت تەنانەت ڕێکەوتنەکانی ئاستانە کە لە نێوانی رووسیا و تورکیا و ئێرانە کراوە جەخت لەسەر دروستکردنی ناوچەیەکی ئارامەکەنەوە و بەم دواییەش ڕێگرتن لەو هێرشانەی سەر ئیدلیب کە ڕووبدا و دروستکردنی ناوچەیەکی ئارام تا ڕادەیەک لەو ناوچەیە کە نەیان هێشت ڕژێم هێرش بکە و خەڵکە مەدەنیەکە بکەونە بەر ئەو هێرشە توندوتیژە پێم وایە ئێستا کۆدەنگیەکی گشتی هەم لە ئاستی دەولی و هەم لە ئاستی ناوچەی و هەم لە ئاستی هێزەکانی شاهەیە کە ناوچەیەکی ئارام دروست بکرێت بەڵام لەسەر ئالیەتی ناوچەکە کوێبی با بڕێوە و بە چه ئالیەتێک بێ و ڕۆڵی هێزی ئاشتی پارێزەکان چەند بێ و ڕۆڵی ئەمریکا و هایپەیمانان چۆن بێ و چۆن کورد لەم ناوچە پارێزێت چونکە میانەوەشمان لەبیر نەچێت ئەمریکا ئێستا جەخت دەکاتەوە لەسەر کە ئەوەی بۆ نمونە هێزەکانی سووریای دیموکراتی و هێزەکانی پێدا کە بە دۆستەکانی ئەمریکا ناسرێن لە شەڕی دژی داعشا نابێ تورکیا چۆنی ئەوێ بەو شێوەیە دژاتیان بکە بەڵکو ئەبێت جۆرێک لە تێگەشتن هەبێت لە نێوانی تورکیا و ئەم هێزانەیە بۆ ئایندەی ئەو ناوچەیەکە دروست دەکەم کاکۆزان سەبارەت بە مەسەلەی هەڵوێستی رووسیا لەسەر ناوچەی ئارام جیاوازە لەگە هەڵوێستی ئەمریکا وڵاتانی تر چونکە ئەمڕۆ وەزیری دەرەوەی رووسیا سێرگی لاڤرۆڤ باسی لەوە کردبوو کە پێویستە ئەو ناوچە کوردیانە بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی سووریا یعنی وەکو کاردانەوەێک لە بەرامبەر دروستکردنی ئەو ناوچە ئارامە رووسیا هەمیشە هەوڵی داوە بۆ لە ناوبردنی مافەکانی گەلی کورد چی لە کۆماری مەهاباد بێت چی لە کاتی شێخ سعید پیران بێت و چی لە کاتی بە هەمان شێوە گرتنی برێز عەبدوڵڵا ئۆجەلان بێت ئەمە و لەم دوایەش ئەفرین وەکو کۆماری مەهاباد لێ کرد ئینسیحابی جێیشی خۆی کرد بە تورکیا کوتی فەرمۆ ئەمە بۆ تۆ بەو شیوەی کرد یعنی رووسیا بڕاستی لە تاریخی رووسیا تاریخێکی ڕەشە ئەمە ڕاستیکە بەڵام دەکرێت و ناوبژیوانی بەڵام لێرە شتەکانی سووریا و ڕژێمی ئێستا لێرە شتەکەیە ینی کوردی ڕۆژاوە چی بکێ ئەمڕۆ کوردستانی ڕۆژاوا بوو بە دوو بەش ئەمە 3 ساڵ 4 ساڵ لەمەوبەر بوو بە بەشێک ڕۆژئاوای فرات کە بوو بە بەشی رووسیا و ڕۆژهەڵاتی فرات بوو بە بەشی ئەمریکا یعنی ئەمریکا و رووسیا بە ڕەزامەندی ئیسرائیل کوردستانی سووریا دابەشیان کرد لە نێوان خۆیان ئەمەژی بۆ ئەوەی لاوەزکردنی بجتنەوەی کوردی و کە کورد نەبێ بە هیچ شێوەیەک هێزێکی ئاکتیفانە سەربەخۆ لەبەر ئەوەی سەرەتا وەکو سەربەخۆ ئێمە لە ڕۆژاوای کوردستان دەستمە بە ئیشی و کاری شوورەشمان کرد بەڵام بەداخەوە هاتنی ئەمریکا و رووسیا و دابشکردنی ناوچەکە وایان لێکردن ئەفرین و حەلەب ناوچەی کە کورد تێدا حەلەب خۆی 1 ملیۆن کورد تێدا بوو و ناوچەی شەهبا ئەو ناوچانە کە ڕۆژئاوایی ئاوی فراتن هەموویان بەشی رووسیا و ئەوەی دیکە بەشی ئەمریکا ئێستا پێت بڵێم رووسیا بە هیچ شێوەیە قبوڵ ناکە بە شەکاری دیکەش کە بگەڕنە بەجێ دەستی کورد ئەو رووسیا پێ خۆشە ڕۆژهەڵاتی فرات قامشلە و کۆبانەوە نەکو تێکەوەندەشی ڕژیم تێکەوەندەشی تورکیا یعنی من لێرە شتێکی بوو مێژۆ ئەڵێم ئەردوغان هەر چەندە خۆی بنایاری کورد بزانبێت بەڵام هاوکاری سەرەکی ئەردوغان رووسیایە ئەمە ڕاستیکە بەداخەوە بەڵام سەباز لەوەکێک کە رووسیا ناوبژیوانی نێوان کوردانی سووریا و ڕژێمی سووریا دەکات بۆ گفتوگۆ ئەنی ئەمەش قسە لەسەرەوە شێ ئەمە خۆی سیاسەتە کاکە لە سیاست ئێستا لە سیاست پێت بڵێم دوژمن لە سیاست نییە و دۆستی لە سیاست نییە پێت بڵێم یەک دقە لەگەڵ دقی دیکە دوژمن و دۆست یەکتری ماچ دەکەن تێن بۆ لای یەکتر یعنی بۆیە من پێم وایە رووسیا بێ شیوای ئێوەی قبول نەکە کە کورد لە سووریا ببێ بەهێزێکی ئاکتیفانە ئەمە ڕاستیەکە ئەم یەک ئەوەی دووەم رووسیا ئێوێ تورکیا ڕازی بکە تورکیا لە ئەژنیدەی ئەمریکا دوور بخات تورکیا نزیکی خۆی بکات بە ئەڕۆژوی خۆی لەگەڵ تورکیا یاری بکە وەک چۆن ئەفرین یعنی ئەفرین خۆی دەمغایەکە ڕەشە لەسەر چاوی پوتین ئەمە ڕاستیکە بەڵام لە بەرامبەر مەسەرەن ئەو کە بەڕێزە دەڵێ و ئەفرین درا بە تورکیا رووسیا پێیداوە لە بەرامبەر چی پێیداوە پێت بڵێم رووسیا هوکارەکەی ئەفرین ئەوە بوو من پێت بڵێم کە یا بە تورکیا لەبەرەوە ئەفرین دەواازەی کوردستان بوو
دەواازەی هەناردنی غاز و غازی طبیعی لە کوردستان و لە عێراق و لە ڕۆژە هەڵاتی ئفرات بۆ ئەوروپا بوو ئەو کاتە زەربە لە اقتصادی رووسیا دکەوێت چونکە رووسیا یەکەم دەوڵەتە کە غازی خۆی طبیعی هەناردەی بۆ ئەوروپا بکات ئەمە واقع زۆر کەس بەحسی ناکات نەوێرە باس بکەن بەس لە حقیقەت وایە مەسەلەکی ئابووری بوو مەسلەی عفرین مەسلەکی ئابووری بوو بۆ ئەوەی ڕێگە بگرێت لە پرۆژەی کە ئەمریکا و کورد و عێراق و ئەمانە بۆیە بڕاستی ئەو شتا چێبوو و عفرین لەبەرەوەی دەواازەی کوردستانە بۆ ئەوروپا و لە نزیکی دەریای سپیە و نەوەڕاستە بۆیە ئەمە مەترسیکی گەورە عفرین وەکو کەرکووک وایە کەرکووک چۆن ناوەندی ئابووری کوردستانە عفرین ناوەندی وەکوڵێن دەواازەیەکە لە دەواازەکانی هەری گرنگی کوردستان کە بەر بە ئەوروپایە کوردستان بەبێ ئەوروپا کوردستان بەبێ بەحر بەبێ دەریای ناوەڕاست کوردستان نابێ ئەمە ڕاستیکە و من بۆ هەموو لایەنی سیاسەکان دەڵێم ئەوەی کە ئێستا بێدەنگن لە بەرامبەری عفرین ئەوەی کە بخۆی بێدەنگ کردو و باسی دەوڵەتی کوردی دکەن با خەونێک ببینن کە دەوڵەتی کوردی نییە ئەگەر عفرین ڕزگار نەبێ ئەفرین ڕزگار نەبێ کوردستانجی نابێ ئەمە ڕاستیکە من بۆ مێژوو ئەڵێم مەبەست لە پێکە جوگرافیەکەی و هەڵکەوتە جوگرافیەکەی بەڵێ جغرافیەکەی عفرین گرینگە زۆر گرینگە خۆی خڕاستی لە سەردەریانیە لە کاتێکی ئیدلیب ینی لە ڕاستە لە ئیدلی بۆ بچیتە سەردەریە چۆن یانێ سەردەریە خۆ لە سەردەریانی عفرین خۆ نزیکە دەریای عفرین لە نێوان دەریای سپی و عفرین 35 کیلومترە من ئەو دڵنەیەی قساکەم و تەماشای ئەنتەرنێتی گۆگل بکە عفرین لە نێوان جندرێس و نێوان ئەسکەندەرۆنا 35 کیلومترە یعنی خۆی کاتی خۆ ئەسکەندەرۆنژی هەر سووریە بوو ئەمە واقعکە سپاس دەکەم دواتە گەرم لای بەرز کاو مەرسەبارەت بۆی کە پێ دوایە دوجار ئەمریکا مەسەلەن تورکیا دەگۆڕێتەوە بە کوردەکان ئێستا و داواکاری کە تورکایە بۆ دروستکردنی ناوچەیەکی ئارام بەڵێ گەر سەرنج بدەین ئێمە تورکیا هەتاکو ئێستاش ئەندامێکی ناتۆیە و تورکیاش دەوڵەتێکی زلهێزی ناوچەکەیە و تورکیا سەرڕای ئەو گرژیانش کە لەگەڵ ئەمریکا هەیەی بەڵام گەورەترین دەوڵەتە کە زۆر بەرژەوەندی ئابووری و سیاسی و استراتیژی لەگەڵ ئەمریکایەکان هەیە لەبەر ئەوە ئێمە ئەبێ بەردەوام چکە ئەمریکایەکان سیاست لە ڕوانگەی بەرژەوەندیەوەکەن لەبەرەوە تۆ نابێ وا سەیری بڕیارەکانی ئەمریکا بکەی کە ئەمە شتێکی قەتعیە و ئەمە شتێکە کە بڕیارەکانی ئەباتە سەر و کامە شتێکە پشتیوانی لە کوردەکە بەڵکو کورد لەو شوێنانە پێویستی بەوە هەیە کە گەمەکارێکی سیاسی باش پێ و لە استراتیژەتی سیاسەتەکانی ئەمریکا تێبگا رووسیا تێبگا تورکیا تێبگا و خۆی نەبەستێتەوە بە یەکێک لەم هێزانەوە و بزانێ کە چۆن بەرژەوەندی کورد و خەڵکی کوردستان هەیە لەو ناوچەیە بەو شێوەیە مامەڵە بکە لەبەرەوە ئێمە ئەبینین سەر ڕای ئەوەی کە لە چەند مانگی ڕابردووە بەهۆی دەژیکردنی قەشە مەسیحیەکە لەلایەن تورکیاوە کۆمەڵێک گرفت لە نێوانی تورکیا و ئەمریکا ڕوویدا و بەمەش تورکیا زیانی گەورەی کرد و دوجار بەڵام تورکیا تەنازولی لە هەموو ئەو شتانە کرد جاری کە گەڕایەوە بۆ دروستکردنی پەیوەندیەکی باش لەگەڵ ئەمریکیەکان کەواتە لەو کاتەوە پەیوەندیەکانی ئەمریکا وردە ڕووی لە باشبوون کردوتەوە لەبەرەوە ئێمە ئەبێت چاوەڕێ بکەین کورد چەندان جار بووە بە قوربانی سیاسەتی نێودەوڵەتی و ئەم جارەشیان بەڕاستی واسێنانی کتوپڕی کورد ئەمریکا لە پشتیوانی کردنی کورد ئەو مەترسی لێ چاوەڕوانەکرێ بەڵام یەکێک لە گرفتەکان هەیە دوای ناوبڕەکە دەگرم وڵای بەڕێز بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵ مامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر سینێت
خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاومەرگە بگەرم لای بەڕست پێشناوبڕکە پیساریەوەمان کە ئایا مەسەلەن ئەمریکا تورکیا بە کورد دەگۆڕێتەوە ئایا و ناوچە ئارامی کە تورکیا داوای دەکات 2000 دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ ئەگەر سەرنج بدەین وەکووتمان ئەو ناوچەیە ئێستا کۆدەنگێکی لەسرە و پێم وایە هەلێکی نوێیە بۆ کورد کە مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیە بکە. بەڵام بە بڕوای من یەکێک لەو ڕخنانی کە پێویستە لە پێدە بژیرێت لە هەندێک لە نوێنەرانیەوە کە باز لەواکەن کە پێویستە ڕژێمی سووریا بگەڕێتەوە بۆ ئەم ناوچانە و سووریا بگەڕێتەوە پارێزگاری لە سیادەی ئەم ناوچانە بکە. بەڕاستی ینی ئەمە ناکۆکیەک دروستەکە لەگەڵ ئەوەی کە ئەمریکا ئێستا داوایەکە و داوای پارێزگاریکردنی کوردەکە هەروەها لە یەکێتی ئەوروپا، فەڕەنسا، بەریتانیا هەندێک وڵاتان داوایەکەن و هەندێک لەم وڵاتانە پشتیوانیکردن کوردیش هەموو کەس دوژمنی کورد نییە، کوردیش هەندێک دۆستی هەیە. یعنی لەبەر ئەوە پێدە و داواکاری بە فەرمی کردووە سووریا بگەڕێتەوە. بەڵێ یعنی هەر لە بەیاننامەی فەرمی پێدە باز لەواکە کە ئێمە ئەگەر ئەو ناوچەیە بڕیار بێ ناوچەی ئارام بێ باز دەواکەن کە بخرێتەوە ڕژێر دەستی ڕژێمی سووریا. من پێم وایە ئەمە هەڵەیەکی استراتیژیە کە لە ئێستاە داوای ئەوە بکەیت چونکە ئێستا هێزەکانی ئەمریکا پاشەکشیان نەکردووە و تەعاتوفێکی دەولی خەریکە وردە وردە بۆ کورد و بۆ ئەو ناوچانە دروستە بێ و ئەو هێزانش کە دژایەتی تورکیاکەن حتا ئێستا عەربستانی سوعودی، ئیمارات، هەندێک لەم وڵاتانە هەوڵی پشتیوانیکردنی پێدادەن جارێکی تر بۆ ئەوەی پێدە لە بەردەمی داعشا لاواز نەبێ و پێدە لە بەردەم تورکیاشا لاواز نەبێ. لەبەرەوە لەم کاتەیە ڕژێمی سووریا ئەگەر تۆ سیر بکەی ڕژێمەکە لە ڕووی دەولیەوە گەمارۆ دراوە و هێزێکی لاوازە و هێزێکی لە ڕووی ئینسانیشەوە هێزێکی خوێنڕێژ و تونڕە و داگیرکەرە بەڕاستی. یعنی ئەوەی کە بەگەلی سووریای کردووە یعنی هیچ دەسەڵات و هیچ هێزێک بڵێم یعنی لە زۆربەی وڵاتانی ناوچەکە و دنیا ئاوای بەگەلی خۆی نەکردووە. لەبەرەوە هاوسۆزی دەربڕین بۆ ڕژێمی سووریایە لەم کاتەیە زیان بە کوردەگەێنێ و زیان بە پێداگەێنێ و زیان بەو ناوچە ئازادکراوانەش ئەگەێنێ. وەک ئەو وایە لە کاتێکە کە ناوچەی ئارام لەلایانی هاوپەیمانانەوە بۆ باکووری عێراق پێشنیار کرابوو وەک ئەوەی هێزە کوردیەکان بیان و تا ئێمە لەگەڵ ڕژێمی سەدامە بین ئەم ناوچەیەمان سەرەوەش تا ئێستاش ناوچە ئارامەکە دیار نییە. بۆ مەسەرەن بەشێک لە کوردەکانی مەترسیاوانە بێ ئەو ناوچە ئارامەی کە ترامپ باسی دەکات هەمان ئەو ناوچە ئارام بکە تورکیا باسی دەکات. بەڵێ نا یعنی ئەوان ئەبوویایە کۆمەڵی پێشمەرجی تریان هەبێ بەڵام ئەم مەرجەی تیان نەبووە چونکە مەرجی گەڕانەوەی ڕژێمی سووریا هەم تورکیا دوژمنایەتیەکە و هەم ئەمریکەکان دوژمنایەتەکەن هەم لە وڵاتانی فەڕەنسا و یەکێتی ئەوروپا پشتیوانی لێ ناکرێ و هەندێک لەگەڵ وڵاتانی ناوچەکەش لەگەڵ ئەو پێشنیاریانین. لەبەر ئەوە بۆ ئەوەی پێشنیارەکە بەهێز بووایە و کورد سوودمەند بووایە لەو پێشنیارە تازە دەولیا ئەبوویایە زیاتر باز لەوە بکە کە ئەمە ببێ بە بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش و لایەنی هێزە ئاشتی پارێزەکانی نەتەوەیە گرتوەکانەوە سەرپەرشتی بکرێ و هیچ دەوڵەتێک بۆی نەبێت دەستکاری ئەم ناوچەیە بکە. بەڵام لە هەمان کاتیشا وەکو وتم دەست بە دانوستانێکی نوێ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووری بکەنەوە. یعنی وا نەکەن چونکە بۆ من بە بڕای من ئەگەر ئەم ناوچەیە سەر بگرێ وەکو چۆن لە باکووری عێراقا کاتێک کە ناوچەی دژەفرین و ئارام لە کوردستانی عێراقا دروستکرا ئەم ناوچە بووە ناوچەی خەباتی ئۆپۆزیسیۆنی عێراقی دژ بە ڕژێمی عێراق. لەبەرەوە ئەگەر جۆرێک لە ئاشتەوایی لە نێوانی پێدە و
هێزەکانی ئۆپۆزیۆنی سووریا بێتە ئاراوە و تێڕوانین و دیدیان جارێکی تر هەندێک گۆڕانکاری بەسەرادێ ئەمە سیاسەتە یعنی لەبەرەوە قەناعەت بە تورکیا بکەن هەندێک لە پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا بەرەوباشی بەرنەوە و لەگەڵ ئۆپۆزیۆنی سووری بەرەوباشتری بەرنەوە پێم وایە ئەم ناوچە ئارامە ئەو کاتە کورد ئەتوانێت بە ئارامی تایە بژە بەڵام ئەگەر لە ئێستاوە ئەوان بڕیار بدەن داوای گەڕانەوەی هێزەکانی سووریا بکەن و پشتیوانی لە ڕژێمی سووریا بکەن پێم وایە تورکیا سوورتر ئەبێ لەسەر ئەو داواکاریانەی خۆی و ئەمریکا پشتسار دەبێت لە پشتیوانیکردنی پێدە بۆ ئەم ناوچەیە چونکە پێم وایە هەتاکو ئێستاش ڕژێمی سووریا دید و تێڕوانی ئەمریکەکان بۆ ڕژێمی سووریا گۆڕانێکی ئەوتۆی بەسەرانە هاتووە و ئەیانەوێت گۆڕانکاری بۆ ئایندە لە ڕژێمی سووریا بکەن لەبەر ئەوە پێدە و هێزە کوردیەکان بۆی ببنە بەشێک لەو هێزانەی کە لە ئایندە ڕژێمی سووریا ڕۆڵیانە بێ ئەبێ ئەوانیش دەستکاری هەندێک لە بۆچوونەکانیان بکەن. سپاس دەکەم کاک هۆزان سەبارەت بە مەسەلەی ئەمریکا و ناوچەی ئێران بەڵام بەر قسەمان لەسەر کرد بەڵام تا ئێستا دیاری مەسەلەن کێ سەرپەرشتی و ناوچە ئارامە بکە بە سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئایا هیچ هێزێکی ئەمریکا کشاوەتەوە کەم بەرای ترامپ یاخود ئێستا پاشگەز بوونەوە هەیە سەبارەت بەوە ئەمریکا لە جێگەی خۆیەتی چەند شوێنێکی خۆی وەکو هێزەکانی خۆی شوێنەکان گۆڕی سەحابێکی فەرمی نەبووە و لە هەموو شوێنەکانی خۆی هەیە پاشگەز بوونەتەوە یاخود پەیوەندی بەوەی ئەو ماوەی دەیان نابوو بازی 100 ڕۆژ دەکرا بۆ کشانەوە لە سووریا و لە ڕۆژاوی کوردستان پێم وایە ئەمە لە سیاسەتێکی کە دیارە وا دەیەوێت بۆ شێوەیی بکەن بەڵام من شتە حەز دەکەم شتێکی بێژم مامۆستا ئەڵێ هەڵایەکی استراتیژیە کە پەیادە لەگەڵ ڕژیمی سووریا ئەوە بکەین من ئەڵێم ڕێژیمی سووریا وەکو ڕێژیمی عێراق نییە بۆ کوردیانی با سەراحەت یانی ئەمڕۆ ئەو ناوچەی ئارەم نەبوو ڕێژیمی سووریا ئەوەی دروست پێ بوو تورکیا ئەوەی دروست پێ لەبەرەوەی تورکیا یەک ناوچەکان داگیر دەکەن نەکو ڕێژیمی سووریا داگیر دەکەێت ئەفرین ڕێژیمی سووریا داگیر نەکرد ڕێژیمی تورکیا داگیر کرد یعنی ئەمە عالەم لە تورکیاوە ئەو بۆ تورکیا ئەو ناوچەکانی هێزەکانی ڕژێمی سووریای هێناوەتەوە منبەج و نهێنەوە لە سنوورەکان پێت بڵێم لە ڕۆژئاوای عریما کە ناحەیە کە سەر بە منبجە من شارەزەی ئەو ناوچە هەمومە ئەو ناوچایی بەو شێوەیە لە نێوان درع الفرات و لە نێوان هێزەکانی منبج ڕژیمی سووریا هێزەکانی خۆی پاراستنی سنوور لەوێ بە ئەوەی اتفاقی ئەمریکا خۆی ئامادە بوو لە کوبوونەوەکە با من حقیقەت دەڵێم با کەس ئەمە ئەمریکا خۆی رازی بوو بەڵێ ئەمریکا رازی بوو ئەو هێزی سووریا بێتەوەی ئەمریکا خۆی رازی بوو بڵێ و لە باکووری ئەو ناوچەیە هێزەکانی ئەمریکا و فڕانسانە یعنی لەگەڵ ڕژیمی سووریا ئەمە لە باکوورەوە هێزەکانی ئەمریکا و فڕانسانە و لە ڕۆژئاوای منبج هێزەکانی ڕژیمی سووریا و رووسایە ئەمە اتفاقی رووسیا و ئەمریکایە لە ڕاستیکە ئەبێ ئێمە من حەزەکەم ئێستا و توێشێ لە نێوان حکوومەتی سووریا و هێزە کوردیەکان بۆ گەڕانەوەی هێزی سووریا بۆ ناوچەکانی دیکەش بڵێم ئەمریکا خۆی دەیەوێ با ئێمە واقعی بن ئەمریکا خۆی دەیەوێت ڕێژیمی سووریا لە ناوچەکانی کوردی هەبێ بەڵام لاواز بێ وەکو قامیشتۆ ئێستا و حەسەکە ئێستا ڕێژیمی سووریا لە قامیشت و حەسەکە هەیە بەڵام وەکو پۆلیسی ئەتیادینە دەسڵاتیان نییە بەس شرعەتی هەیە ئەمریکا ئێوێ ڕژیمەکی بە گوێرەی خۆی وەک ڕژیمی لەژێر دەستی رووسیا ڕێژیمی سووریا دوو بەش بکێ بەشی لە کوردستان ئێبێ بە گوێرەی ئەمریکا بێ دەسڵاتی نەبێ ناوچەی ئارام و ئەو ئیدارەیەکی سەرپەرشتی بکە و بەتایبەت کورد ئەو ئەساسن نەکو ڕژیم ئەساسا و توێژی فەرمی هەیە لە نێوان کوردانی سووریا و حکوومەتی سووریا بۆ مەسەلەی ئایندەی سووریا بۆ مەسەلەی گەڕانەوە هێزەکانیان بۆ ناوچە کوردیەکە کە پێت بڵێم ئۆپۆزیسیۆنی سووریا دەکا باس ئەکرێن ئۆپۆزیسیۆنی سووریا دوو بەشن بەشێک لە تورکیایە بەبێ تورکیا ناتوانێت یەک قسە بکە و بڕیاریە لە تورکیا هەمووشت بە تورکیایە و بەشێکی هەیە ئێستا لە قامیشلووە ئۆپۆزیسیۆن ئەوەنەی کە لە ئەوروپانە ئەوەنەی کە لە ئەمریکانە ئەوەنە هەموو ئێستا ناوەندیان لە قامیشلۆ و لە عامودا و لە کۆبانیە دروستیان کردووە ئێستا ئەو ئۆپۆزیسیۆنی سووریا کە مامۆستا باسی کرد بەعام بەڵام دوو بەشن ئێمە لەگەڵ بەشی ئەوەی کە لە دەروانە نەکو لە تورکیانە بەس ئەوەی لە تورکیا بەبێ تورکیا نەتوانە هیچ بکەن و توێشێ لە نێوان حکوومەتی سووریا و کوردانی سووریا لەبارەی مەسەلەن هێزی سووریا بگەڕێتەوە ناوچەن و توێشێ ئێستا هیچ توێژی هیوار هەیە چۆنیانێ بە توێشێ لە نێوان کوردانی سووریا لەگەڵ ڕژێمی سووریا
ئێستا خۆی ئێستا وەکو کورد ئێستا وەکو میلەت لە حەلەبە لە دیمەشقەیە بەس وەکو ئۆپۆزیسیۆنی کوردی یعنی عیلاقە نییە عیلاقە تەنها لە ڕێگەی ئیدارەی ذاتی ئیدارەی ذاتی ئێستا ئیدارەی ذاتی توێژی هەیە لەگەڵ حکوومەتی سووریا عیلاقە هەیە لەگەڵ حکوومەتی سووریا بوو مفاوضات فقط لە ڕێگەی رووسیا و بە چرەی سەوزی ئەمریکی ئەوەی کە ئەڵێ ئەمریکا لە دژی ئەوە لەوەنە تێ نەگەشتە بن چونکە من خۆم شارەزای ئەوەمە و زۆر جار لە هەندی کوبەنەوەیش حاضر بوومە بە ئەوەی ئەمریکا بە چرەی سەوزی ئەمریکا ئێستا ئیداری ذاتی خۆزاتی ئیداری خۆبەڕێوەبەری پێشوازی لەوە دەکات حکوومەتی سووریا بگەڕێتەوە ناوچە کوردیەکان ئێستا حالی حاضر ئەو سنوورانەی کە لە نێوان ئێمە و تورکیا و لە نێوان ئێمە و ئەو ئۆپۆزیسیۆنی کە سەر بە تورکیانە ئێمە پێمان خۆشە سنووری سووریا لە دەستی سووریا بێ لەبەر ئەوەی تورکیا ئێوێ داگیر بکات کە سووریا بێ تورکیا مافی نییە داگیر بکە ئێستا بە تورکیا ئەڵێ چی ئەڵێ ئەمانە لە دژی منن ئەمانە ئارامی تێک دەدەن ئەمە مەتەرسینە بوو ئەمنی قەومی من ئەو کاتێک کە ڕژیمی سووریا هەبێ ئەمنی قەومی تورکیا ئێوێ چۆن لە خەتەری بێ ئێستا بوون منە لە کاتی داعش هەبوو داعش لەو سنوورانە بوو ئەمنی قەومی تورکیا پارێزراو بوو بەڵام لەبەرەوەی کووردە و کورد ئارامی خوازە ئەڵێ ئەمنی قەومی من لە مەترسیدایە بە کورتی سەبارەت بە مەسلە هێزەکانی ئەمریکا پێشتر باز لۆکە ترامپ مەسەلەی مامەڵێکی بازرگانی لە سیاسەتا بازرگانی دەکات ئایا کوردستانی ڕۆژاوە نەوتی نییە تا ئەمریکا لەی سودمەند بێت و هێزەکانی لێ بمێنێتەوە خۆی نەوتی زۆرە نەوت هەیە نەوت لە ناوچەی جەزیرە زۆرە با واقعی مەقسە بکەن لە سەڵات سووریا لە ناوچە کوردیەکان من پێم وایە ئەمریکا دەرناچێ من پێم وایە ئەمریکا دەرناچێ ئەوە سیاسەتەکە ئەو سیاسەتەکە بۆ ئەوەی شەرعیەت بێ دروستکردن بە بۆ شێوەیە بێ من پێم وایە لە سیاست هەموو شتی ئەکرێت لە سەدا چەندی نەوتەی سووریا لە ناوچە کوردیەکانە تقریبا ئەتوانم بڵێم ئێستا ئەو ناوچەی کە کورد تێدا دەسەڵاتە تا شەرقی دەیرە زۆر کێلگەکانی سووریا ئەوەنەی گەورەترین کێلگەی عومەر و دوو دانایەکی غازە دانایەکی نەوتە گەورەترین کێلگەی سووریانە لەژێ دەستی خۆمانە و ئەو کێلگەکانەی ئەوەی کە ئێستا لە خواری ئەوە لەژێ دەستی داعشن و بەشێکی لەژێ دەستی ڕژێم بەڵام ئەوەی زۆرینە لەژێ دەستی ئێمەدانە لەژێ دەستی کووردە سەڵات چەند وەکو ڕێژە چۆنانێ بەڵێم وەکو عادەت لە سەڵات چەندی لەژێ دەستی کووردایە من پێم وایە ئەوەی زۆرینە لەژێر دەستی خۆماندایە ئێستا نەوتی سووریا لە سەدا 75 بۆ 80 لە دەستی ئێمەدایە ئەیکە دەیفرۆشی حکوومەتی سووریان بڵێن دارەی خۆزات ئەمە بڕاستی ئێمە ئەفرۆشن هەرێمی کوردستان ئەفرۆشن هەرێمی کوردستان بەڵێ ئێمە ئەفرۆشن هەرێمی کوردستان نەفرۆشن بە هیچ هەرێمی کوردستان ئێمە ئەفرۆشن هەرێمی کوردستان نەزانم ئێمە ئەفرۆشن بە هەرێمی کوردستان چۆنە لە وڵاتانی بەس ئێمە ئەفرۆشن بە هەرێمی کوردستان بە ئەوەی ئەمریکا بە چاودێری ئەمریکا بەڵام ترامپ باسی لە وڵاتانی تر کردبوو ترامپ باسی لە ئێران کردبوو کە نەوتەکە بە ئێرانی دەفرۆشت ئەو خۆ لەوانەی دوای ئەوە کە لە بۆ شوێنەکە دیکە ئەوە نەزانن مەسلەی بازرگانی بەڵام من دەزانم تەنها ئێمە بۆ هەرێمی کوردستان ئەفرۆشن و چۆنیە بە چ شێوایی ئەوە نەزانم بەڵام هەرێمی کوردستان ڕەنگە بڵێن نەوتی خۆی پێ نەفرۆشرێت چۆن نەوتی ڕۆژاوی کوردستان دەکرێت خۆی ڕێژاوی کوردستان بڕاستی من پێت بڵێم خۆی دەوڵەمەندە لە ڕووی ئاو لە ڕووی کارەبا لە ڕووی ئێستا ئاوی هەموو سووریا لە ژێر دەسڵاتی ئێمەیە سەدی تشرین سەدی فورات سەدی ئازادی لە ڕقا ئەمە هەموو ژێر دەستی ئێمانە و ئەتوانم بڵێم بە زۆرینەی داهاتەکانی سووریا لە جێرە سێمەدایە. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بووی کە دەرفەتێک بۆ نمونە ئەگەر مەسەلەن ئیدارەی خۆزاتی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریا و توێژ بکات یاخود لەگەڵ تورکیا توێژ بکات بەڵەوتم لە پێشترە یعنی ئەبێ مامەڵەیەکی تازە لەگەڵ ئەم پێشنیارە تازەیە بکەنەوە چونکە نابێ ئەم بارودۆخە تازەنوێیە کە هاتوۆتە ئاراوە ببێتە مای ئەوەی کوردستانی ڕۆژئاوا جارێکی تر بگەڕێتەوە ژێر دەستی ڕژێم چونکە دەسەڵاتی ڕژێم ئێمە بینیمانە لە ڕابردووە مامەڵی لەگەڵ کورچۆن بووە و چۆن سێری کوردی کردووە و هەتاکو ئێستاشی لەگەڵ بێ کە لە لاواسترین قۆناغیاتی هەتاکو ئێستا دانپیادانانێکی سیاسی نییە بۆ مافەکانی گەلی کورد و هەتاکو ئێستا ئامادە نەبووە دان بەوە دابنێ کە ئیدارەیەکی خۆبەڕێوەبردننی کوردی هەیە و ئامادە نەبووە کە دەستورێکی نوێ لە سووریادا
دروست بکەن کە دان بە فیدراڵی ناوچە کوردیەکانە بنێ لەبەرەوە ئەو ڕژێمە کە ئەمڕۆ بەشار ئەسەد ئەیبا بەڕێوە هەر ئەو ڕژێمەیە کە ئەسەدی باوکی بردوێتی بەڕێوە لەبەر ئەوە هیچ گۆڕانکاریەک لە دید و لە بۆچوون و لە شتەکانیانە بەدی نەهاتووە هەر پێش مانگێک لە بەو پێش بەشار ئەسەد لە یەکێک لە لێدوانەکانی وتی ئەوانەی کە لەگەڵ ئەمریکا بوون و پشتیوانی ئەمریکایان کرد ئەوانە کۆمەڵی کەسی خیانەتکارن بەگەلی سووریا و بە سیادەی سووریا کە مەبەستی پێدە و مەبەستی هێزە کوردیەکان بوو کاتمان زۆر کەماوە سەبارەتەوەی کە ئێستا دەرفەت هەیە مەسەلەن لایەنە کوردیەکان لەگەڵ تورکیا و توێژ بکەن بەڵام بۆچی ناتوتە ئارا و توێژە بەڵێ ئەبێ پێدەش کۆمەڵە گۆڕانکاری بەسەر دید و بۆچوونە سیاسیەکانی خۆیان بێنێ و جارێکی تر گۆڕانکاری لە هەندێک لە پەیوەندی سیاسیەکانی خۆی بکاتەوە و ئاگای لەوەش بێ کە گەلی سووریا ئۆپۆزیۆنی سووریا بە عەرەب و بە هەموو نەتەوەکانی تریەوە کە خەباتێکی گەورەی کردووە دژی ڕژێمی سووریا ئەمڕۆ کورد نەبێت دەمایی هەستانەوەی ئەم ڕژێمە و پاراستنی ئەم ڕژێمە و تەسلیمکردنەوەی سەیەکی خاکی سووریا کە ئێستا لەژێر دەسەڵاتی کوردایە هەروە بە ئاسانی بەدەستی ڕژێم معارضە بوو تەسلیمی کرد ئەوە بە شەرجی پێش ئێمە هەنابشار نەگرە اتیفاقە ڕێککەوتنە ئەوە من پێ بڵێم هەموو ڕێککەوتنەکەیە حەلەب ڕێککەوتن بوو تورکیا لەگەڵ رووسیا ڕێککەوت حەلەب یا ڕژیم دەزماوە یعنی هەمووی تەسلیم نەکراوەتەوە یعنی ئابووین لە مانتیقی حەلەب لە ڕیفی دیمەشق لە حەما لە هەندێک شوێن ناوچەی ئۆپۆزیۆن کۆنتڕۆلی هەیە بەسەر هەندێک شوێن لەبەر ئەوە ئەبێ ئاگال لەوە بێت چونکە ئەو ڕژێمە ئەگەر جارێکی تر کۆنتڕۆلی ناوچە کوردیەکان بکاتەوە و هێز بگەڕێنێتەوە ئەم ناوچانە مامەڵەیەکی تاکتیکیە هەتاکوی ئێستایکە وازانە ڕژێم ناتوانێت بهێرش بکە بۆ کوردستان و کورد لەم ناوچانە دەرکا و لەبەر ئەوە هەتا یعنی ئێستا جۆرێک لە پەیوەندی لە نێوانی پێدە و ڕژێمی سووریا هەیە ئەوە هەموو کە زەیزانێ و بە ئاشکراش دیارە یعنی وەکو بەڕێزیشی وتی ئێستا لە ناوچەی حەسەکە و لە قامیشلۆ و لە ئەمانە هێزە ئەمنیەکانی سووریا هەن و لەو ناوچەیە بوونیان هەیە و ڕێکەوتن هەیە لەسەر فرۆشتنی نەوت و هەندێ سامانی نیشتیمانی کە لە تەنانەت ئەوانش لەژێر دەسەڵاتی پێدەیە لەگەڵ ڕژێمی سووریا یعنی ئەم ڕێکەوتن و ئەم مامەڵە بازرگانیانە هەیە و دوایەمین کۆبوونەوەیان کە لەگەڵ یەکترا کردویانەوە ئەو پێشنیارانەی کە پێدە لەگەڵ ڕژێمی سووریا کردوێتی کۆمەڵی ڕێکەوتنی تازەیە کە هێزەکانی بچنەوە ژێر دەسەڵاتی رووسیا و ڕێکەوتنێکی تازە دروستکەن و لە ئیدارەی حکوومەتێکی نوێی سووریا بەشداری بکەن بەڵام لە هەمان کاتە هەتاکو ئێستا ڕژێم ئامادە نەبووە کەدان بە مافەکانی گەلی کووردا بنێ و ناوچە ڕزگارکراوەکان و کانتۆنەکان بە ناوچەیەکی ئیداری کوردی دان پێدا بنێ لەبەرەوە پێم وایە ڕژێم گۆڕانێکی ئەوتۆی لە ڕووی سیاسیەوە بەسەردانە کاکۆزان یەک دەخەش بۆ بەڕێز سەبارەت بە ئایندەی هێزەکانی سووریای دموکرات باز لە زیاتر لە 50,000 هێز دەکرێت ئایندەی و هێزانە چیان لێ دێ ئایا وەک خۆیان دەمێننەوە یاخود لەگەڵ حکوومەتی سووریا دەگەن ئیتیفاق لەو بارەیەوە من پێم وایە ڕۆژاوای کوردستان واقعەکە و ئەو سیاسەتانەی کە ئێستا ئەکرێت لەلایەن تورکیا و رووسیا و ئەمەدی واقعەکی دیکەیە و ئەوەی کە ئێستا بوو نەوچەی ئارامیش ئەڵێم واقعەکی دیکەیە و ئێستا ئەوەی کە لە منبیجی ئەکرێت ئەمڕۆ کە تەقینەوەیەک بوو خۆکۆژی و ئەنتیحاری و ئەمەە هەموو دیاریکە کە ئەوە ئێوێ ناوچەی ئارام نزیک بێتەوە لەبەر ئەوەی تەقینەوە لە ناو خەڵکی مەدەنی کە خەڵکی مەدەنی زیاتر لە 14 کەس شەهید ببن ئەمە احتیادی نییە لە ناو بازاری منبیج بۆیە یعنی من پێم وایە ئێستا ئەو ناوچانەی کە هەیەی ئەو ناوچانە بە ئارەمی دمینێتەوە و مەترچیش هەیە و ئێمە ئامادەنە بوو ئەو مەترسیانەژی لەبەرچاو بگرن. زۆر سوپاس بۆ بەڕێزان هۆزان ئەفرینی نوێنەریا و پەیمانی نیشتمانی دموکراتی سووری لە هەرێمە عومەر عەلی شڕۆڤەکاری سیاسی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.